چارەنووسی زەویەکەی ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ بە نادیاری ماوەتەوە تا ئێستا هیچ هەنگاوێک بۆ وەرگرتنەوەی لەوە بەرهێنەرەکە نەندراوە. ڕێکخراوەکان بۆ پاڵپشی لە دۆسیەکە هاتوونەتە سەرخەت. دەوترێت زانیاری هەیە کەەوە بەرهێنەرەکە ڕەزامەندی بەرپرسانی باڵای پارتی بۆ پرۆژەکەی لە بەرامبەر دروستکردنی 1000 یەکەی نیشتەجێبوون بۆ پارتی وەرگرتووە. ئێمە وەکو دەستەکەمان زانیاریمان وەرگرتووە تا وعدێک دراوە بە پارتی دیموکراتی کوردستان کە گوایە 1000 خاونیان بۆ دروست بکەن. ئێمە بەڕاشکاوانەی گەڵین هیوادارینەوە غەڵەت بێ، هیوادانین هەڵە بێ و هیوادانی حکومەت ئێرەم لەسەرمە بێتە دەنگ، خۆیان بانگەشەی بۆ ئەوەکەن کە بێ حیزب و حکومەت لە یەکجا بکرێتەوانێ. هیوادارین پارتی وتەبێژەکەی یاوە خۆت حکومەت ئێرەم وتەبێژەکەی بڵێەوە ئەسلی نییە، چونکە ئەم زانیارانەی ئێمە لە زانیاری خەڵکی زۆر باڵاوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بیستومانە. زەویەکە 1982 دۆنمە و دۆسیەکە لە دادگا لە بەرژەوەندی و بەرهێنەرەکە یەکلایی کراوەتەوە لەبەرەوەی شارەوانی و بەرهێنان و تەنانە سەرۆکی حکومەتیش بە ناوی ڕێکارە یاساییەکانەوە مۆڵەتیان بە پرۆژەکە داوە. جگە لەوەش دەوترێت وەرگرتنی زەویەکە پێویستی بە ڕەزامەندی پەروەردە هەبووە، بەڵام نە پەروەردە و نەوەزیر واژۆیان نەکردووە کەچی لەسەر و ئەوانەوە کارەکە بۆ بەرهێنەرەکە کراوە. وەزارەتی پەروەردە موافقەتی نەکردووە بەواستە لەسەر و وەزارەتی پەروەردە، ینی وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردە ئەمریکای ئیمزا نەکردووە و ڕازی نییە، وەزارەتی مختص ڕازی نییە، بەواستە لەسەر وەزیرەوە کراوە. کەرتی خانوبەرە بووە بە کەرتێکی مشەخۆر و پسپیکردنەوەی پارەی ڕەش، پارەی نەوت، پارەی گومرگ، پارەی باج و خەراج کە لە میلەتەکەی ئێمە وەرەگیرێ لەم کەرتەیە سپی ئەکرێتەوە لە ڕاستیە. 10 ساڵ لەمەوە پێش لە تەلەڤیزیۆن گوێم لێ بووە خۆی ئەڵێ ئەمانەی ئێمە زەرینەکی قەدێکی گەورەیە، ئەم پرۆژانەی ئێمە لە 100 تا 800 بۆ 900 قازانجەکە لە هیچ شوێنێکی دنیا شتیوانە. لەسەر ئەمە ئەبوو دەسەڵات بیگرێ بیا بە محکەمە. ڕێکخراوەکان دەڵێن نابێت مڵکی دەوڵەت بە قۆڕەخکاری بە کۆمپانیا بدرێت و لە ڕێگەی واستە و پەیوەندی تایبەتەوە زەوی گرانبەها وەربگرن، دواترش بنەتی ئەوە بکەن قوتابخانەیەک لە شوێنێکی تر دروست دەکاتەوە. لە کاتێکدا ئەم زەویانە بخرایە مزایدەوە حکومەت بە پارەکەی دەیان قوتابخانەی دروست دەکرد. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.